ڤارمیدیا بۆ یەکەم جار ناو و ژمارەی هێزە سەربازیەکانی شەنگال ئاشکرا دەکات. قەزای شەنگال ئەو ناوچەی دوای داگیرکردنی لەلایەن تیرۆرستانی داعشەوە لە 3 ئابی ساڵی 2014ەوە هەتا ئێستا جۆرە ناسەقامگیریەکی بەخۆوە بینیوە بەهۆی ئەوەی ژمارەیەکی زۆری سەربازی جۆراوجۆر هەن کە بەشێکیان سەر بە هەرێمن و بەشێکیان سەر بە عێراقن و بەشێکی تریشی هی دەرەوەن. ڤارمیدیا وەک یەکەم میدیا لەسەر ئاستی هەرێمی کوردستان و عێراق ناو و ژمارەی هەموو ئەو هێزە سەربازیانی کە لە ناوچەکەدا جێگیر بوون ئاشکرا دەکات. بە گوێرەی بەدواداچوونێکی تایبەتی ڤار سەرجەم هێزەکان بەم شێوەیە: فیرقەی 20 سوپای عێراق کە ژمارەی سەربازەکانی نزیکەی 10,000 سەربازە و وە گەورەترین هێزی سەربازی لە ناوچەکە هەژمار دەکرێت. پێشمەرگەی کوردستان کە فەرماندەی شەنگالی پێدەوترێ و ژمارەیان سەروی 3,000 پێشمەرگەیە. هێزی پاراستنی ئێزید خان کە سەر بە وەزارەتی پێشمەرگەیە و ژمارەیان نزیکەی 1000 پێشمەرگەیە. یەکینەکانی بەرخۆدانی شەنگال و یەکینەکانی ژنانی شەنگال و ئاسایشی ئێزید خان کە لە ڕووی ئایدۆلۆژیاوە نزیکن لە پارتی کرێکارانی کوردستان پەکەکە، ژمارەی شەڕڤانەکانیان سەروی 3000 شەڕڤانە. حەشدی شەعبی کە لیوایەک و 2 فەوجی جیاوازی هەیە لە ناوچەکە، ژمارەیان زیاترە لە 2500 شەکدار. 3 فەوجی پۆلیسی فریاکەوتن کە ژمارەیان 1400 پۆلیسە. پۆلیسی ناوەخۆ ژمارەیان نزیکی 900 پۆلیسە و پێکدێن لە 2 بەڕێوەبەرایەتی و 3 بنکەی جیاواز. هەردوو دەستگای ئاسایشی نیشتیمانی و هەواڵگیری عێراق ژمارەیان لە سەروی 100 کارمەندە. هەبوونی ئەم هەموو هێزە جۆراوجۆرە لە شەنگال لە کاتێکدایە ماوە شەڕ و ئاڵۆزی لە نێوان هێزە سەربازیەکانی عێراق و هێزە یەکینەکانی پاراستنی شەنگال یەپەشە و ئاسایشی ئێزید خان ڕوودەدات و هاوڵاتیان دەبنە قوربانی یەکەم. شەنگال ناوچەیەکی جوگرافی و مێژووی گرنگە و هەروەها چیایەکی بەرز و باڵکێشی هەیە و بە ناوچەیەکی هەرە گرنگ و استراتیژیدا دەدرێ و لە ڕووی ئیداریەوە سەر بە پارێزگای نینەوەیە. قەزای شەنگال لە ئێستادا لە ژێردەسەڵاتی حکومەتی عێراقدایە و یەکێکە لە ناوچەکانی سنووری مادەی 140 دەستوری عێراق. هەردوو ناحیەکانی سنوونێ و قەیرەوان سەر بە قەزای شەنگالن و لەگەڵ دەیان دێهات و کۆمەڵگا. جێگای باسە ناحیەی گرعزێر کە سەرجەم دانیشتوانەکەی ئێزدین خۆی سەر بە شەنگال هەژمار دەکات، بەڵام لە ڕووی ئیداریەوە سەر بە قەزای بەعاجە. قسەی کۆتایی ڤار دەیکات.